کۆتایی پێهاتووە و دەرفەت با ئۆجەلان بدرێت قسە بکات لە دوای ئەمەوە هەرم ڕۆ دوای 4 ساڵ لە گۆشەگیری عومەر ئۆجەلان برازای عەبدوڵڵا ئۆجەلان و پەرلەمانتاری دەمپارتی چای بە ئۆجەلان کەوت و جی باسە ئەمە یەکەم جارە کە لایەنە سەرەکیەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لە تورکیا لەسەر بابەتی پرۆسی چارەسەری پرسی کورد هاوڕابن. ئەمڕۆ لەگەڵ میوانەکانمان پێکەوە گفتوگۆ لەسەر ئەم پرس و بابەتە دەکەین. کاگەنوەر زۆر بە خێر بیت سەرتا دەمەوێت سەرنجی ئێوە لەسەر ئەوە وەربگرم کە دوای نزیکەی 4 ساڵ جارێکی دیکە دیداری ئۆجەلان لەگەڵ کەسوکارەکەی ڕێکخرا. سەرنجی ئێوە لەسەر ئەم دیدارە چییە؟ زۆر سپاس. لە ڕاستیە باسکردن لە پرۆسەی ئاشتی و دوای 43 مانگ لە بایکۆتکردنی دیداری عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمرالی ئێستا بەشێکی زۆری میدیاکانی دنیا فۆکەسیان خستوەتە سەر ئەم پرسە و بۆیان هەم گرنگە و هەم بۆشیان جێگای سەرنج و گومانە. بە تایبەتی کاتێ دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهاپەی نەژاد پەرست قسە لەسەرەوە کە ئابێ ئۆجەلان بێتە ناو پەرلەمان و قسە بکە بۆ هەمومان جێگای سەرنجە چکە لە دروستبوونی تورکیا دەڵی جێگەی سەرنجە و جێگەی ترسە لە چڕێک و جێگەی سەرنجە و بۆچی جێگەی ترسی شەلام جێگای سەرنج و گرنگی پێدانە کە چی وای کردووە مەسەلەن مەهاپە کە وەکوتم لە دوای دروستبوونی دەوڵەتی تازەی تورکیاوە هیچ هێزێکی تورکی هێندەی مەهاپە مەسەلەن تند و ئەوە نەبووە بەرامبەر دۆسیەی کورد چ لە سەردەمی گورگە بۆرەکان و چ لە سەردەمی دەستگیرکردنی ئۆجەلان و دوای بە دوای ئەوەش زۆر تند بووە بەرامبەر بە پرسی کورد و هەر کاتێ باسی کورد کرابێ ئەو پێیوا بەەوە خەتی سوورە نابێ باسی کورد بە هیچ شێوێ بکرێ. ئێستا خودی دەوڵەت باخچەلی دێ بۆچی ئەم جۆرە لێوانە دەدرێ بۆچی داواکرێت کە ئۆجەلان قسە بکات؟ لە ڕاستیە هێشتا معلوم نییە تورکیا نیەت پاکیەکی جددی هەیە وەکو پرسەکانی ئاشتی کە لە 1993 لە بینی ماندێلا و دیکلێر لە ئەفریقای باشوور ڕوویداوە هێشتا زۆر بەرچاومان ڕوون نییە کە ئایا ئەو پرسی ئاشتیەی ساڵی 1994 لە بینی یاسر عەرەفات و ئیسحاق ڕابین و شەمۆن پێرەز ڕوویداوە یانەوەی 2016 لەگەڵ حرەکەی فارکی کۆلۆمبیا و خوان سەرۆکی وڵاتە ڕوویداوە ئەم پرسە ئاوا جددی ئەیانەوێ بخێنە ئەوەوە هێشتا زۆر بەرچاو ڕوونیە بۆیە ئەمە دیوێکە کە پرسەکە خۆی لە واقعدا هەیە پرسی کورد پرسێکی گرنگە لە تورکیا کورد نزیکەی 25 میلیۆنە لە تورکیا و پرسێکی گرنگ و تاریخی و مێژوویە و ڕەچەڵەکی هەیە و واقعیە و دیفاکتۆیە ئەوە ئێستا مەسەلەن لە ناو پەرلەمانە فراکسیۆنی هەیە و سەرۆک شارەوانی زۆری هەیە و لە ئەمە لە ڕووی مەدەنیەوە لە ڕووی خەباتی شۆڕژگەڕانەوە هێزێک هەیە لە دەرەوە کە دیفاع لەماکە و بەرگری لە ناسنان بوونی کوردەکە ئەو وەکو دیفاکتۆ ئەو هەیە قسەکەوەیە کە ئێستا گەشتبینیەکەشە بێ ئەوە بڕوانین کە ئایا تورکیا چی شتێک بەسەر فکری بەسەر فەلسەفەی کەمالیزم و بەسەر فەلسەفەی ئەتاتورکە هاتووەکە ئەیانوێ ئەم پرساوە بکەن. هەندێک پێیان وایە تورکیا لەم هەلوو مەرجەی خۆرهەڵاتی ناوەڕاستە بە دوای مەسەلەن ئاڵۆزیەکانی غەزە و تەلئەڤیب و بە دوای ئاڵۆزیەکانی نێوان جنوبی لوبنان و تەلئەڤیب و ئەم کێشەیە تا دێ گەورەترێ بێ پێچێ یان ڕەنگە کورد لە ناوچەکەیە چرای سەوزی بۆڵ کرێ ببێتە دیفاکتۆ بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان. تورکیا ئەم پرسە بە گرنگە بینێ و تەنانەت هاکان فیدانە لە ئێمە ئامادەیندان بە فیدرالیتی ڕۆژاوا شابنین لە کاتێکە ئەوەکە ترسیان هەیە لەوەی کە نەخشەی خۆرهەڵاتی ناوەڕاست بگۆڕێ و ئەگەر ئەم نەخشەیە بگۆڕێ و کورد چانسێکی بەرکەوێ پێیان وایە گەورەترین پارچە لە ناو دەوڵەتەکەی ئەوانە گەورەترین ڕێژەی کورد لە ناو ینی باکووری کوردستانە بۆ پێیان وایە پێشەوەی کە ئەم پرسە لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە دیفاکتۆ بکرێ ئەوان خۆیان بابێن کاری لەسەرکەن. ئەو خاڵێکی تریش هەندێک بۆچوون هەیە کە من زۆر بەجددی نبینمەوەی کە ئەردۆگان دوای 2028 بەدەست سەرۆکایەتێکی تەواو بە ئێوێ دەستور بگۆڕێەوە پێویستی بە دەنجی کووردە بەڵام مەسەلەن خۆ بە دوای 2028 تاوەکو ساڵی 2033 خۆ کێشەی کورد تاوا نابێ کێشەی کورد بە 200 ساڵی تریش تاوا نابێت قسەکەی ئەو بۆ ئەو ماوەیە بۆیە پێم وایە
لەگەڵەوەش هەردووچیان تەمەنێکی زۆریان کردووە هەم ئەردۆگان هەم عەبدوڵڵا ئۆجالان هەردووچیان نزیکەی 72-73 ساڵ تەمەنیانە ئەردۆگان ئەوێ ئەو ڕەخنەیەی کە لەسەر پرسی کورد لە سەرەتی چ لە ناوخۆ چ لە کۆمەلگای نێودەوڵەتی بیکاتە دەستکەوتێک هاوشێوی دیکلێر لە ئەفریقای باشوور شمعۆن پێرەز و ئیسحاق رابین خۆ دوژمنایەتی گەلی فەلەستین و ئیسرائیل زۆرتر بوو. کاگەن وەردەوترا کە ئەردۆغان لە پشتی داواکارێکی دەوڵەت باخچەلیەوەیە کە داوا دەکات ئۆجەلان بشێتە پەرلەمان ئەمە لەسەر داواکاری خودی ئەردۆغان بووە بێگومان خۆی پرسەکە لە ئەسڵە ئەردۆگان و ئەک پارتی جوڵاندویانە و هێزی سەرەکی و حکوومەت ئێستا بەدەست ئاک پارتیەوەی ڕاستە مەهەپە هاوپەیمانێتی بەڵام بێگومان پرسەکە ئەردۆگان هەیە بیجوڵێنەوەکو وتمەوەیە کە بە نەتیجە ئەوێ ئەو پرۆسە سیاسیانەی کە لە دنیا ڕوویداوە دەست پێشکەر بێ و بتوانێت لەگەڵ عەبدوڵڵا ئۆجالان خەڵاتی ئاشتی نۆبڵ باتەوە ئەمە نەک زۆر گرنگە بۆ تورکیا بۆ ناوچەکەش گرنگە کە پرسێکی گەورەی گەلی کورد بە 70 میلیۆنەوە چارەسەرەکە و پرسێکی عاقلانەیە بەڵام بە نەزەری من ئەوەی کە ئێمە بتوانین یەقینمان هەبێ لەسەر سەرکەوتنی ئەم پرۆسەیە و ئەم پرۆسەیە بە نەتیجە بگاتچوە بۆ معلوماتی جەناب ساڵی 1993 ئەم پرسە دەستی پێکرد لە نێوان تورکود ئۆزال و پێکاکا بە ئاگاداری جەنابی مانجاخوا لێ خۆش بوو مامجەلا پرسەکە ئەو کاتە تێکدرا لەلایەن ئەم کاتە لەلایەن فاشیەکان و توڕەوەکان و مەهەپەوانەوە تێکدرا و تورکود ئۆزالی شتیا بووە قوربانی کوژرا و لە 2013 شادیسان پرۆسەکە دەستی پێکردەوە کە ئەم هاکان فیدان ئەو کاتە لەگەڵ نوێنەرایەتی پەکە لە ئۆسلۆ کۆبوونەوە لە نەرویج لەوێشان نەگەشتە نەتیجە و دوجار دوای بەهێزبوونی ئاک پارتی ئەم پرسە کۆتا بۆیە ئێستا مەسەلەن ئەم پرسە بە نظری من ئەتوانێ ڕۆڵێکی گەورە بگێڕێ و نیەتی باشی لە پشتەوە بێت چونکە ئەگەر پرسەکە سەرکەوتوو بێ بۆ خودی تورکیاش باشە ئەو هەموو فشاری لە سەرەتی مثلەن ساڵانە بۆ معلومات جەنابەت 8 میلیارد دلار خەجی شەڕیپەکەی لە تورکیاوە کە ڕۆژ بۆ ڕۆژدراوی تورکی تووشی هەڵاوسان و داڕبانە بێ ئابوووریەکەی تووشی شکزە بێ و لە ئاستی نێودەوڵەتیش تا دێت تورکیا مثلەن فشاری زۆرترە خرێتە سەر و لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی و مافی مرۆڤ و ئەوانە ئەخرێتە لیستی ڕەشەوە بەوە نییە کە هاوپەیمانی ئەوروپا و ئەمریکا و لە ناتۆ هەندامە لەگەڵ هەموو ئەوانە خەتی ئەوانش لەسەری کەوتووە بۆ پێم وایە ئەگەر بیرکردنەوەیەکی عەقلانە بێ بەڵێ لە ڕابردووە هەوڵەکان هەبوو بۆ ئەم پرسە بەڵام ئێستا کە جارێکی دیکە هەوڵ دەدرێت کە ئەم دیدارانە ڕێک بخرێ هۆکارەکەی ئێستا چیە چ پاڵنەرە بۆ ئەوی کە ئەم دیدارانە ڕێک بخرێ باسم کرد یەکیان ئەو تورکیا ترسی هەیە لەو نەخشە سیاسی خۆرەڵاتی ناوەڕاست ئاڵگۆڕێکی گرنگی بەسەرابێ بە تایبەتی کە ئیسرائیل لە بەرنامەی دایک خۆیان باسیەکەن هێرش بکەنە سەر کۆماری ئیسلامی ئێران هێرشکردنە سەر کۆماری ئیسلامی ئێران دوای ئەوەی کە غەزە و حەماسی بە تەواوی تێکشکاندبووە حزب الله و جنوبی لوبنانی بە تەواوی وێران کردووە ئێستا ئەوێ بێتە سەر ئەسلی بابەتەکە کۆماری ئیسلامی ئێرانە کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ زەعیف بوونی لەگەڵ هەر ئاڵوگۆڕێکە بەسەریادێ بێگومان ئەوە پەیوەندی بە کوریشەوە یەکیانەوەیە کە پێم وایە تورکیا نیگەرانە لەوەی لە هەر حاڵدا ناوچەکە ئاڵگۆڕی بەسەرابێ و باکووری کوردستان وەکو گەورەترین پارچەی کوردستان بکەوێتە بەردەم ئەم ئاڵوگۆڕە و ڕۆژئاوای کوردستان لە هەموو پارچەکانی تر تەنانەت لە باشووری کوردستانیش ئەرزیەتی زۆرتری هەیە بۆی کە دان پێیا بدرێت لەلایەن ئەمریکا و بەتایبەتی لە سووریایە کە هەڵوەشاوە کە ئێران و رووسیا و ئەمریکا وڵاتانی کەندا و هەمویان ململانەیانە ئەنوا هێزی ناهۆمۆجین و تیرۆریست و گروپی جیاوازیاوات تەنها ناوچەیە کە لە سنووری جوگرافیای سووریا ئارامە ئەو بەشەی ڕۆژاوایە کە بەدەست هێزەکانی هەسەدەوەیە و ئەمریکاش دیفاعیلەیەکە بە نەزەری من ئەمە خاڵی ئەساسی خاڵێکی تریژەوەیە کە وەکوتم ئەوان ئەگەر بێت و بیانەوێ دەستوری هەمیشەی تورکیا بگۆڕن ڕەنگە بیانەوێت لە ڕێگای قانونیەوە ئەوەش جێ بکەنەوەکە هەر کەس تەمەنی گەشتە 72 ساڵ و 25 ساڵ لە زیندانە بووکە ئەو دوو مەرجە دوچان شمولی عەبدوڵڵا ئۆجالانەکەم تەمەنەکەی ئەم ساڵەکەی ئەوە لە ماڵێکا دانرێ وەکو ئیقامەیەکی جەبری دانرێ بەڵام تورکیا ئەوە باش دەزانێ بەبێ عەبدوڵڵا ئۆجالان ئەم کارە ناکرێت بەڵام ڕەنگە تۆ بپرسی ئەگەر تورکیا نیەتی ئەمەی هەیە ئەوێ پرۆسی ئاشتی دەست پێ بکە عەبدوڵڵا ئۆجالان بێ لە پەرلەمان لە ئەنکەرە قسە بکە ئەو خێرە دوێنێ شەو بردومانی باشووری کوردستانەکە هێزەکانی پەکەکەەوە بردومانی ڕۆژاوای کوردستانەکە و دوێنێش مەسەلەن دوو کەس بە ناوی تیرۆرەوە یەکیان بە ناوی پەکەکە ناوە بە ئەمانە بۆ خۆی جێگای سەرنجەکە لە هەمان کاتاکە تۆ تێ پرۆسی ئاشتی دەست پێ نێت پاکی نیشاندەی هەرچەندە تا ئێستا پەکەکە بەڕەسمی جوابی ئەم وڵامی نەداوەتەوە کە ئایا موافقە بابەتی هێرشەکانی شەلێ
سوالیەکەم بەڵام دەمەوێت پێم بڵێ کە ئەم دیدارە چ کاریگەریەکی لەسەر پرۆسەی ئاشتی دەبێت؟ کام دیدارە؟ ئەم دیداری کە لە ئۆجەلان بچێتە پەرلەمان و ئەوەی کە هەوڵ بدرێ گۆشەگیری سەر ئۆجەلان لا ببرێ. دیداری ئۆجالان لەگەڵ ئەردۆگان کە پێویستە ڕێکخرێ وە چوونی ئۆجالان بۆ ناو پەرلەمانی تورکیا لە ئەنقەرە قسە بکە هاوشێوەی ئەو بینینەیە کە نیلسۆن ماندێلا ڕەشپێست دوای 27 ساڵ لە زیندان لەگەڵ دیکلێرکی نەژاد پەرست دانیشتن کۆبوونەوە وە چووە پەرلەمان قسەی کرد لەگەڵ ئەو هەموو زوڵم و زۆر و ئیستیبدادەی کە بەرامبەر ماندێلا و ڕەشپێستەکان کردبوویان کە چی وتی ئێمە پێویستە بەیەکەوە بژین، ئێمە پێویستە ڕابردوو لە بیرکەین، بەم تۆلێرانسە گەورەیە. بۆیە بە نظری من چوونی ئۆجالان هەمان سیناریۆی ساڵی 1993 نێوان دیکلێرک و ماندێلایە دووبارە بوونەوەی مێژووە زۆر زۆر گرنگە بێ، بەڵام بە شەرتێک ئۆجالان بتوانێ پارتی کرێکارانی کوردستان لە قەندیل ڕازی بکات. پێتان وایە کە ئۆجەلان بچێتە پەرلەمانی تورکیا؟ ئەگەر نێتێکی جددی هەبێ و بەرچاوی ڕوون بێ بە نظری من بچێەوە لە هەر حاڵەتیشدا چوونی ئەبڵا ئۆجالان بۆ پەرلەمان کارێکی باشە. قسەی دڵی خۆیەکە و قسەی دڵی خەڵگەکە و لەگەڵ ئەوەش تورکیا بەڕاستی پێم وایە هیوادارم گەبێتە ئەو قەنەعەتەی ئەوەی کە پاش 27 ساڵ زیندانی ئەبڵا ئۆجالان پارتی کرێکارانی کوردستان کە نوێنەرایەتی خەڵکی باکووری کوردستان بستنەوەی شۆڕژگەڕان ناکە نەک زەعیف نەبوو بەڵکو بەهێز بوو و تورکیا لە هەموو ئۆپراسیۆنەکانی ئەم دە ساڵی ڕابردوو لە چنگی هەڵە و چنگی قفڵ و لە چیوچی تەنانەت نەیتوانی خواکووری لە دەست پارتی کرێکارانی کوردستان بستێنێ کە منتقەیەک استراتیژیە. خاڵێکی تریش بۆ معلوماتی جەنابەت زۆر گرنگە ئەو ڕێگای گەشە پێدانەی کە جاری تریش لێرە باسمان کردو ئەو ڕێگای گەشە پێدانەی کە لە نێوان وڵاتانی کەندا و تورکیا و عێراق خەریکە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە کە کەنداوی فارس یعنی ئیمارات و قەتەر و ئەوانە لە بەندەری فاوەوە تێپەڕێ بە تورکیاوە ئەبەستێتەوە بۆ ئەوروپا کە خەرجێکی 7 ملیار دۆلاری لێکرێ و ڕەنگە ئاڵگۆڕی بازرگانی بگاتە نزیکەی 150 ملیار دلار ساڵانە بۆ تورکیا زۆر گرنگە کە ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێ و ئەم پرۆژەیە لە حاڵەتێکدا بە مووسڵا بڕوایا بە دەهۆک هەمیشە لە ژێر هەیمەنە و مەترسی پارتی کرێکارانی کوردستانە. تورکیا ئەمەشی بۆ گرنگە ئەمە خوێنەوە بکە کە ئەم ڕێگا ئاوریشمیە گرنگە ئیقتصادیە بۆی لە مەترسی پارتی کرێکارانی کوردستان بەم پرۆسی ئاشتی ڕزگارکە دەری بێنە نەبێتە مەترسی و داهاتێکی ئابووری زۆری لێ بستنێتەوە لەو هەلو مەرجە ئابووری خراپی خۆی. زۆر باشە کاگەن وەردەگەڕ ساڵ زیندانی ئۆجەلان بچێتەوە پەرلەمان و جۆرێک لە جۆرەکان هێندە بە ئاسانی داوای بڵین باز لە هەڵوەشانەوەی پەکەکە بکات. پێتان وایە کە ئۆجەلان بەم داوایە ڕازی بێت؟ من ڕێزم هەیە بۆ کاگوسمان لە ڕاستیە کارەکە ئەوەندەش قرس نییە زانی بە تەجربەی تیمیلیۆن خوێنزی سەرۆکی حرەکەی فارک لە کۆلۆمبیا لە 64 و حرەکەیەکی چەکداری هەبوو بۆ خواستەکانی خەڵکی کۆلۆمبیا و ساڵی 2016 بە نەتیجە لەگەڵ خوان مانوێڵ سەرۆکی ئەو کاتەی کۆلۆمبیا گەیشتنە پرۆسەی ئاشتی و حرەکەیەکی چەکداری دوور و درێژتر و خوێناویشتریش بوو لە نێوان بەبەراورد لەگەڵ پێکاکا و حکوومەتی تورکیا و مەسەلەن کارێکی هێندە قورس نییە بۆی کە نوێنەری ڕەشپێستەکانی ئەفریقای باشوور 27 ساڵ لە زیندانە مایەوە ماندێلا کەچی زۆر بە ئاسانی هاتن لەگەڵ دیکلێک دەستیان قسە دەستیەکەوە پرۆسەکەیان بە ئاکام گەیان و خەڵاتی نۆبلیشیان پێدرا. قسەکە لەسەرەوەی کە ئەگەر ئەوی کە باسێکە کاگۆسمان ئەڵێ ئەمە پێویستە پێشتر ڕێکەوتن هەبێ نیازپاکی دەوڵەتی تورکیا هەبێ گەرنا ئۆجەلان ناتوانێت هێندە بە ئاسانی خۆ ئەزانی چۆنە من ژەمێ ئەوە بڵێم ئەوە حەقیقەتە خۆ ئەم پرۆسەیە کە لە نێوان حرەکەی فارک و کۆلۆمبیا ڕوویدا چۆن ڕوویدا دانووسانەکە ئاوە دەستی پێکرد وەفدەکانیان یەکەم جار لە ئۆسلۆ و نەرویز دانووسانیان کرد دوای لە کوبا دانووسانیان کرد دوایی زیندانیەکانی فارک ئازاد کرا و دەستوری کۆلۆمبیا بە جۆرێک گۆدرا کە جێگای حرەکەی فارکی تیا بێتەوە و بە دەست پێشکەری ئەمریکا حرەکەی فارک لە لیستی تیرۆر دەرهێنرا کە ئێستا ئەمریکا بێ ئەمە بکە بەرامبەر پارتی کرێکارانی کوردستان یەکەم نیەت باشی ئەوەیە کە تورکیا و ئەمریکا و ئەوروپا پەکەکە لە لیستی تیرۆر دەرێنن. دوایی بەڕێز ئەبڵا ئۆجالان دێت لە پەرلەمان لە ئەنکەرە قساکە
و خواستەکانی خۆی نەکات دوایە بێ پارتی کرێکەکانی کوردستان لە قەندیل وڵام داتەوە کە ئۆکەی داوە هەرچەندە لەم بارەیەوە باشە ئەگەر بێت و ئۆجەلان داوای دانانی چەکیش لە چەکدارانی پەکەکە بکات ئەوان ڕازیە بن بەم داوایە آخر ئەبێ بەمەرز ینی بۆی کە پرۆسەکە بچێتە سەرسکەی خۆی پێویستە بۆ نمونە ئەنکەرە چی بکە ئەنکەرە یەکەم ئەبێ دوایەوەی کە بەڕێز ئۆجەلان دێ لە پەرلەمان قساکە قسەی خۆی پەیامەکەی خۆی ڕاگەێنێ بۆ نیەت باشی ئەنکەرە ئەبێ ئەو 10,000 زیندیانەی کەچەدە کە لە زیندانەکانی تورکیان ئازادکە زیاتر لە 10,000 تا 13,000 ئەندامی کەچەدا بە ناوی پەکەکەوە لە ناو زیندانەکانی تورکیان ئەبێ بۆ نیەت باشی ئەمە بکە زیاتر لە 100 شەرۆک شارەوانیەکانی باکوور لە زیندانە نەبێ ئازادیانکە ئەبێ پرس و قانونی قیوم کە بۆ سەرۆک شارەوانیەکانی باکووردانێ ئەبێ لای بە ئەبێ بەڕسمی سەلاحەدین دەمیرتاش و عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندان ئێستا زیندانی هەتاهتاییە ئەبێت چی بکرێت چی یاساک دەربکرێ بووی کە لە زیندان بێت چکە ڕاستەخۆ ناتوانێت وتم پێشتر بۆ جەنابتم باس کرد وتم تورکیا خەریکی ئەوەیە لە ناو دەستورەکەیە خاڵێک زیادکە کە هەر کەسێک تەمەنی گەشتە 72 ساڵ عەبدوڵڵا ئۆجەلان ماڵی 1952 هەر کەس تەمەنی گەشتە 72 ساڵ یا 70 ساڵ و 25 ساڵ لە زیندان بوو عەبدوڵڵا ئۆجەلان پێێنێتە 25-26 ساڵیەوە ئەوە ئەبێ لە ماڵێکە لە ژێری قامەیەکی جەبری دانرێ و ئەمەی لەسەر لاچێ ئەم یاسایەک ئەگەر بخرێتە ناو دەستورەوە بخرێتە ناو تەنها بۆ عەبدوڵڵا ئۆجەلانە تەنها بۆ ئەم پرۆسەیە بەڵام قسەکەوەی بەڕێی من خاڵێک کە زۆر گرنگە چ لە دەست پێشکەریەکەی ئەردۆگان و ئاکپارتی و دەوڵەتی تورکیا و چ لە جواب گۆکەی عەبدوڵڵا ئۆجەلان کە ئەمریکا لەم باشە بەم خێراییە ئەم خاڵە زیادەکرێ بۆ دەستور لە پێناو ئازادکردنی ئۆجەلانە خەشەر نییە خۆ ئێستا ئەگەر مەسەلەن ئێستا پرۆسەکە دەستی پێکردووە 2 مانگی تر کۆتایی پێبێ خۆ پرۆسەکە ئەو پرۆسە ئاشتیانی کە باسم کرد لە نێوان مەسەلەن حرەکەی فارک و کۆلۆمبیا خۆ بە چەند ساڵێک تاوە بۆ چەند جار دانووسان تاوە بۆ بە ساڵێک تاوە نەبووە خۆی ئەگەر قسەکە هەبێ مادام وەکو جەناب بدوێت ئەمە پرۆسەیەکی تاریخی گەورەیە مەسەلەن زۆر ناگەڕێنەوە بەڵام مەسەلەن لە 100 ساڵی ڕابردوو کێشەیەکی گەورەی ناو تورکیایە کێشەیەکی گەورەی خۆرەڵاتی ناوەڕاستە پرسی کورد قەچێکە مەسەلەن با 2-3 ساڵی تر بخانە بەڵام بە نەتیجە بگە جا ئەوە بە نەزەری من ئەوە زۆر گرنگە کە ئەمریکا دەخالەتکە لەم بابەتە قسەی جدی هەبێ باشترین جوابیش ئەوەیە کە ئەگەر ئەمریکا بێتە سەرخە چکە ئەو پرۆسە ئاشتیانەی لە دنیا ڕوویداوە مەسەلەن چ ئەوی یاسر عەرەفات و فەلەستین و ئیسرائیل چ ئەوەی لە ئەفریقا چ لە ئەوەی لە کۆلۆمبیا هەمویان ئەمریکا ڕاستە خۆ دەخالەتی کردووە و بەشداری کردووە و لایەنەکانی لێک نزیک کردوتەوە و بە نەزەری من ئەمریکا باشترین نیەت باشیەوەی ئەگەر پێیەکە لە لیستی تیرۆر دەربکرێ هەنگاوەکان جدیترە بن بەڵام ئەم بابەتە گرفتەکەی لەوە نییە کە بەتەنها تورکیا نیەت باشی نیشان نییە ئەم پرسە لەمپەری زۆری لەبەردەستە یەکیان لە ناو خودی تورکیا ڕەگەزپەرستەکان باڵە متەتەڕیفەکانی تەنانەت ناو خودی مەهاپەش مخالفی ئەم دانووسانن مخالفی چونکە پێیان ئەبێ بەندی 1 و 2 3 و 4 دەستوری تورکیا هەڵوەشێنرێتەوە کە ئەڵە تورکیا پێکاتوە لە یەک گەل و تورک و زمان ئەوەی تری تورکی شاخایی و زمانی ڕسمی تورکیە و وەرحاصل لە هیچ شوێنەدان ببوونی کوردانانێ ئەبێ ئەمە دەستکاری بکرێت کە پێویستە 2 گەل لە تورکیا ژینگەلی کورد و تورک و مافەکانیان یەکسانە ئەوە پێویستی بەوەیە لە ناو خۆ باڵی متەتەڕیف و نەژاد پەرست و ڕەگەزپەرستی تورک ئەمەی پێخۆش نییە لە لایەکترە وڵاتانی ناوچەکە بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران زۆر مخالفی ئەم ڕێکەوت نابێ چونکە پارتی کرێکارانی کوردستان بەشێکە لە کارت و هەژمونی کۆماری ئیسلامی ئێران لە منتقەکەیە دوایەوە ئەرمینیا رووسیا قوبرس و یۆنان هەمویان مخالفی ئەم ڕێکەوتنن هەموو ئەوانە دۆستی پارتی کرێکارانی کوردستانن و بەردەوام وەکو کارت بەکارێنن یا با بڵێم کاریگەریان هەیە لەسەر سیاسەتەکانی تورکیا و ئەمانە هەمووی ناکۆکی جیاوازیان هەیە لەگەڵ تورکیا هەموو ئەوانە باشترین کار لە مێژووی دروستبوونی پارتی کرێکارانی کوردستانەوە لە 76 سیاسیەوە تا 84 کە خەبات چەکداری دەستپێکە ئەم دەوڵەتانە بە جۆرە لە جۆرەکان پشتیوانی لە پارتی کرێکارانی کوردستانەکان ئەنقەرەژمە باش ئەزانێ و تەنانەت ڕابردوو سووری لە ڕابردوودا لە سووریاش هێزەکانی بووە بردە سەر سنوور کە لە سەردەمی حافزە سەدا عەبدوڵڵا ئۆجەلانیان دەرپەڕان پێی وا بوو کە ئەوان پشگیری سەرەکین خاڵی سێهەمیشی کە ئەوەی کاک عوسمان باسی کرد سەر 2013 کاتێک کە شەمدین ساکیک
ئەندامی کۆنسڵی سەرۆکایەتی پەکەکە چەند سەربازێکی تورکی کوشت پرۆسەکە پەشی کەوت لە ڕاستیە گومان هەبوو لەوەی کە ئەوە بۆ خودی تێکدانی پرۆسەکە بوو وە شەمدین ساکێک لە پرۆسەیەکە لە هەرێمی کوردستان بە فڕۆکەیەک هەڵگیرا ڕفێنرا و برایەوە تورکیا تا ئێستا چارەنووسی نادیارە و پێیان وابوو ئەوە بەدەست شەمدین ساکی ئەو کاری کرد و پەکەش ئیدانەی کرد بەڵام لەناو پارتی کرێکارانی کوردستانیش هێشتا خەتێک ینی بە تەنیا خەتێک نییە دوو خەت لە ناو پارتی کرێکارانی کوردستانەیە خەتێکی کە نوێنەرایەتی باڵە نەتەوەیەکەکە و خەتێکیش کە نوێنەرایەتی باڵە ڕادیکاڵ و مارکسیستەکەکە گومان هەیە کە خەتە باڵە مارکسیستەکە ڕادیکاڵەکە زۆر تەیدی ئەم پرۆسە ئاشتیە نەکە پێی وایە بە ئاکام ناگا پێی وایە بخ و لەگەڵەوە شابوو معلوماتی جەنابێت زیاتر لە 30 تا 35 حرەکەی چەکداری لە سەرتاسەری دنیاە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو پەکیان کەوتەوە مەسەلەن تۆپاگ ئامارۆ لە لیما مەسەلەن زاپاتیستەکان لە مەکسیک مەسەلەن حرەکەی لە بەشێکی زۆری دنیا سەرکەوتوو نەبوون یعنی حرەکەی چەکداری بەداخەوە پارتی کرێکارانی کوردستان معجیزەیە کە لەم منتیقەیە بەم ئیمکاناتە گەورەی تورکیا و ئەندامی ناتۆ بە پشتیوانی ئەمریکا و ئەوروپا خۆی ڕاگرتووە دیقەت بە ئیسرائیل تەنها 3 مانگی پێ ناچێت سەرۆکی تازەی مەسەر حەمازە کوژێ یحیە سنوار مەسەلەن کەم 1 مانگی پێ ناچێت سەرۆکی تازەی حیزبڵا لە لوبنان نەکوژێ بەڵام تورکیا لە دوای گرتنی عەبدوڵڵا ئۆجالانەوە بە دوای هەڤاڵ جەمیلباییکەوە بۆی نەکوژراوە تورکیا ئەزانێت کە پەکەکە بە ئاسانی لە ناو ناچێت بەڵام دیسان خەباتی چەکداری ناتوانێت لەم هەلومەرجەیە ئامانجەکانی بپێشێ کە بە نەزەری من ئەوەش سەبەبەکەی نەکوردە نە پارتی کرێکارانی کوردستان دەمێ ئەو پرسیارەش لە کاک عوسمان بکەین ئەو بۆچوونەی بەڕێزە ئێوە خودی خۆدان کاک عوسمان خوێنەوەتان چیە لەسەرەوە ئایا پێتان وایە کە ئۆجەلانێ سەگەیشت بێتەوە قەناعەتەی کە خەباتی چەکداری ناتوانێت لە پرسی کووردا یەکلاکەرەوە بێ و بیر لەوە بکرێتەوە کە ئێستا دانوستان و گفتوگۆ هەبێ بۆ چارەسەرکردنی پرسی کورد خۆی ڕەنگەمە قەناعەتێک بێ بەڵام شتێک هەبوو کە واقعی تورکیا وای فەرز کرد بوو لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان و لەسەر پەکەکە بە شێوەیەکی گشتی سەرانی قەندیل کە بیانەوێت نانەوێتن دەبێ بەو شێوە بێتن دەبێ بەردەوام بن لە خەباتی چەکداری چونکە لە ماوەی ڕابردوو تورکیا بە هیچ شێوەیەک هەناسەیەکی نەدا بە پەکەکە هەمیشە هەوڵیدا کە ئەوەی بە تونترین شێوە لە پەکەکەیدا و تاڕادەیەکی سەرکردەکانی چەکدارەکانی و لانگرەکانی بینیمان بەداخەوە لە ناوچەی سلێمانی هەتا بگرە هەتا دەگاتە گەرمیان و هەتا شنگال و هەتا ڕۆژئاوا تورکیا درێغی نەکرد لەو مەسەلە یعنی بەڕای من چونکە تورکیا دەوڵەتەکە وەکو کاکەنوەر ئاماژە پێدا ئەندامی ناتۆیە دەستی ئەوەی لە پشتە ئەمریکا ئیسرائیل تاڕادەیەکی من پێم خۆشە ئاماژە بە شتێک بدەم من لە یەک لە دیدارەکانم لەگەڵ مراد قەرەیلان پێش چەند ساڵێک دیدارێکی ڕۆژنەمانیم لەگەڵ کرد چەند ئەم پرسانەمان ورژان یەک لە خاڵەکان مراد قەرەیلان قەنەعەتی وابوو ئەگەر ئەمریکا و ئیسرائیل نەبا لە نواتەکان ئەوان دەیانتانی بەشێکی زۆری کوردستانی باکوور ڕزگار بکەن بەڵام گوتی ئەوەی کە لە ئەمەی لە ناوبرد ئەوەی کە ئەمە بۆ نمونە لاواز کرد ئیسرائیل بوو و چەکی ئیسرائیلی بوو و پشگیری مخابراتی ئەمریکی بوو لەگەڵ ئەوەشدا بەڵام قەنەعەتی واش بوو کە بۆ نمونە ئەگەر هاتو ئەمریکا دەستی درێژکاتیان ئەمریکا بۆ نمونە هەوڵ بداتن چارەسەر بکرێتن ئەم مەسەلەیە لە باکوور ئەوان ئامادەن لە ئاخر لێ دوانیشدا لەو ڕۆژانە باسی کردووە کە ئێمە ئامادەین بەڵام مەرجی خۆمان هەیە تا ڕادەیەکی باس لەوە دەکاتن ئەوجە بۆیە ئێستا بۆ نمونە ئەوەی کە پێ دەکرێت بەڕای من ئەم پرۆسەیە بەسەر بێخیتن یان کۆتایی بەو شەڕای بینێتن ئەنقەرەیە ئەنقەرە دەوڵەتێکی بەهێزە خاڵ ینی ڕقەمێکە لە ناوچەکە دەتوانێتن زۆر شت بکات ئەوەی کە بۆ نمونە کاکەلبەر ئاماژە بە چەند سەربورێکدا شۆڕەشگیری لە دنیا کە ئەمریکا لە هەمووان دەستی تێدا هەبوو ئێستاش بەڕای من ئەگەر ئەمریکا دەستی لەوە بێتن وەکو هەندێک لە سەرچاوی میدیای عەرەبی باز دەکەن کە دەڵێن فشارێکی ئەمریکی ئیسرائیلی تند لەسەر تورکیا هەیە دەبێت تەقەبل بکات دەبێت هەنگاو بنێتن دەبێت بەلانی کەم ئەو نمودەجە ئەو نمونەی لە سووریا هەیە ئیداری خۆسەر قبولی کاتن بێگومان ئەگەر دەستی ئەمریکا لەو مەسەلە بێتن پێم وایە دەرئەنجامێکی باش دەبێتن تاڕادەیەکیش شەرعیەتێکی نێودەوڵەتیش وەردەگرێت تاڕادەیەکی متمانەیەکیش
لەلایەن سەرانی پێکەکە بتایبەت عەبدوڵڵا ئۆجەلان هەتا خەڵکی باکووریش دروست دەبێت حتا ئەمریکاش تا یعنی بۆ نمونە حتا حکوومەتی تورکیاش ئەگەر هەنگاوەک بنێتن و ڕێ بداتن وڵاتێکی وەکو ئەمریکا سەرپەرش بکات یان تا ڕادەیەکی بەشێک بێت لەو پرۆسەیە پێم وایە ئەوانیش سوودمەندە من لەو مەسەلەیە. بەڵام وەکو دیسان دێمە و سەرخاڵە ئەم پرۆسەیە بەڕای من زەمینە سازەیەکی باشی دەوێتن هەم لەلایەن ئەنقەرەوە بەتایبەت و هەم لەلایەن پارتی کریکارانی کوردستانیشەوە چونکە لە ماوەی ڕابردوو ئەوەی کە کێشە بوو لە نێوان هەردوولا مەسەلەی متمانە بوو متمانەیەکی وا لە نێوان هەردوولا نەبوو کە چەند جار هەوڵدرا لە سەرەتای نوهەتەکەوان تا ئێستا بەڵام هیچ کات پرۆسەکە وەکو پێویست هەنگاوی باشینەنە هەمیشە لانێکی تر دەستێکی تر هاتە ناو مەسەلەکەیان تێکدا لە ناوبرد. ئێستاش بە هەمان شێوە دوونی بینیمان هێشتا هەر هیچ نەبووە هێرشە کرا سەر ئەو بنکە سەربازیەی پیشەسازیی ئەنقەرە کە بگومان ئەمە بەرژەنگێکی خراپە یعنی ئەمە نیشانەیەکە کە بۆ نمونەوەجا هەر کەس دەستی لە پشتە ئەمە بەرهەلستکاریەکی گەورەیە کە ناوێتن پرۆسێکی ئاشتی لە تورکیا دەست پێ بکاتن. ئەوجا بۆیە زمینە سازێکی باشی دەوێتن هەم لەلایەن سەرانی ئەنقەرە هەم لەلایەن بۆ نمونە قیادەی پەکەکەش دەبێ خۆی بگونجێنێت لەو ئەوە پێم وایە فڕسایەکی زۆر گەورەیە دەرفەتێکی زۆر گەورەیە بوو پارتی کریکارانی کوردستان کە باشەکان بەڕێزێ وە کاگەنوەریش باس لە ڕۆڵی ئەمریکا دەکەن لەم بابەتە و لەم هاوکێشەیەدا ئەوەی کە دەزانین لە کۆتایی ئەم ساڵدا هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا بەڕێوە دەچێت وایەکێک لە کاندیدە بەهێزەکان دۆناڵد ترامپە کە ئەگەری زۆرە بە پێی ڕاپرسیانی کە کراوە لە ناخۆی ئەمریکا کە جارێکی دیکە بێتەوە بەسەر کۆمار ئەگەر بێت و جارێکی دیکە دۆناڵد ترامپ بێتەوە بەسەر کۆمار چی لەسەر ئەم بڵین چ گۆڕانکارێ بەسەر ئەم پرسەدا دێت چکەوەی کە زانین لە ماوەی ڕابردووە دۆناڵد ترامپ کاتێک کە سەر کۆمار بوو هێزەکانی لە سووریا کشانە و کوردی بەتەنها جێهێشت لە سووریایە کەواتە پێتان وایە لەسەر ئەم پرۆسەیە ئەمریکا چ ڕۆڵێک دەبینێت؟ خۆی ئەمە جێ پرسیارە ڕەنگە بلان لە زۆربەی کوردیش هاتنی دۆناڵد ترامپ دووبارە هەڵبژاردنەوەی وەکو سەرۆکی ئەمریکا ڕەنگە جێی مەترسێ بێتن تاڕادە بەڵام پێم وایە ئەمریکا وڵاتێکی موسساتیە وڵاتێکی پارادەیەکی سیاسەتەکانی جیاوازە سیاسەتەکانی بە میزاجی کەسێک نییە سەر و کۆمارێک بتوانێتن هەموو شتێک بکات بینیمان ڕاستە ترامپ هەڵویستێکی زۆر خراپی هەبوو بەرامبەر کورد بەگشتی نەک لەوێ هەتا لێرەش بەڵام مؤسسە دەستگای سەربازی پنتاگۆن ئەو هەڵوێستەی ترامپی تەڕادەیەکی ڕەخنەگرت تەڕادەیەکی هەڵویستی وەرگرت تەڕادەیەکی وای کرد کە ستۆپێکی بە ترامپی کرد بینیمان ئەگەر نەڕەنگە ترامپ بە شێوەیەکی گشتی بە خیچەکی قەلەمی بریارێکی دابا و بە ئەمریکا لە ڕۆژاوا بکشێتەوە و هیچ مشکلەمانیە و بە تورکیا چ دەکات با بکات و بەڵام یەک خاڵێکی زۆر گرنگ هەیە بەڕای من کە ئاماژە پێ بدەین بە یەک تویتی ترامپی ئەو سەردەمە حتا ئێستا ئابووری تورکیا ڕاستی نەبووە ترامپ یەک تویتی کرد گوتی ئەگەر تورکیا ستۆپ نەکاتن ئابووری تورکیا وێران دەکەم تا ئێستا و لەحزەی ئەمە تێداینە تورکیا لە ڕووی ئابووریەوە تووشی کێشە بۆ ڕۆژ لە دوای ڕۆژ یعنی لیرەی تورکی ڕاست نەبووە بەڵانسی هەر داکات و داکەتە تا ئێستا ئەمە ڕەنگە بوو نمونە شتەقاڵبی مبالغە بەڵام لەگەل ئەوەشدا ئەمە باندۆڕێکی تەواوی کرد لەسەر ئابووری تورکیا ئەمە ترسێکی لە ناو وەبەرهێنانی دروست کرد لە تورکیا ترسێک لە ناو ئەوانەی کە بزافکەری ئابووری تورکیای دروست کرد کە ئایا ئەگەر ئەمریکا فعلا هەنگاو بنێتە دەتوانێتە ئابووری تورکیا وێران بکاتن ئەوە حقەتەکە ئەوجا بۆیە پێم وایە ئێستاش ئەگەر لە مانگی 11 و هەڵبژاردنە دەکرێتن بەلکی گۆڕانکاری بەسەر سیاسەتی ئەمریکادا بێتن بەتایبەت لە ڕووی سەربازی بەڵام ئەوەی کە پێم وایە خۆشبەختانە لە مەسلحەتی کوردە ئەو شەڕەیە کە ئیسرائیل ئێستا لە ناوچەکە لەگەل کەرتی غەزە و باشووری لبنان دەکاتن وا دەکات کە دەبێ ئەمریکا بەقوەتە لە ناوچە بێتن کە ئەمریکا بەقوەت لە ناوچە بێت دەبێ ئەمریکا مەساڵح و بەرژەوەندی خۆی بپارێزێتن بوونی خۆی بپارێزێتن ئەمریکا لە ڕۆژ ئاوایە بە شێوەیەکی سەربازی ئەمریکا دەبێت بوونی خۆی لەوێ بپارێزێتن کشانەوەی ئەمریکا لەم سات و کاتەدا بەڕای من کشانەوەیەکە یعنی لە بەرژەوەندین لە نەیارانی ئیسرائیلە تەڕادەیەکی بۆ نمونە جەبهەی مقاومە لە ناوچەکە کێفی بەرز دەبێتەوە تەڕادەیەکی باندۆڕێکی تەواو لەسەر ئیسرائیل دەکات و لەسەر وڵاتانی تر دەکاتن کە ئەوانەی کە خۆ بە حەلیفی ئەمریکا دەزانن. ئێوە سەرنجتانچی ئایا ئەو گۆڕانکاریانی کە لە سەرۆکایەتی ئەمریکادا لە مانگی 11 لە کۆتایی ئەم ساڵدا ڕوو دەدات کاریگەریان لەسەرم هاوکێشەیە دەبێت؟
لە ڕاستی هەڵبژاردنەکانی نۆڤەمبەری داهاتووی ئەمریکا بێگومان کاریگەری لەسەر کۆی دنیا لەسەر کۆی ئەم پرۆسە سیاسیانە هەیە چ بە دەرچوونی ترامپ یا هاریس بەڵام قسەکەوە پێم وایە هەموو ئەم پرسانە ینی پرسی نین پرسی شخصی نین ینی ئەگەر قسەکە لەسەر دانووسان بێ لەسەر پرۆسی ئاشتی بێ لە تورکیا کۆشکی سپی و دەستگای هەواڵگیری ئەمریکا نەخشەکەی لە بەردەمەکە ئایا پشتیوانیەکەیان نا بە نظری منەوەیە کە تورکیا مەسەلەن دیقەت بێ ئەگەر ینی عقلانی و منطقی بیری لێ بکەیتەوە وەکوتم لە دروستبوونی پارتیکرێکارانی کوردستانەوە لە چواردەی تەباغی هەشتا و چوارەوە ئەوەندەی لە بیرم بێ مەسەلەن مەسعودی ئەڵماس تانسۆ چیلەر نەجمەدین ئەربەکان هەموو ئەمانە لە بیرمێ تانسۆچێلەر ساڵی نەوەتەکان ئەیوت دروشمێکی هەبوو ئەیوت یا پەکەکە لە ناوە بین یا پەکەکە لە ناوە بین کەچی هیچیان بۆ نەکرا ئەوە تا ئێستا کە قسەکە نەیانتوانی و پاکە لە ناو بەرن بۆیە تورکیا ڕەنگە گەیبێتە ئەو خەنادەی کە ئەم پرسە ئەم بابەتە ئەمە بابەتی کورد بە شەڕ چارەسەر ناکرێت پێویستی بە دانووسان و ئاشتیە بەو تەجربانەی پێشوو وەزایدەن تورکەکان ئەم ماوەی ڕابردوو بە بەشێک لە بەرپرسانی هەرێمیان وتووە وتویانە ئێمە هەرچی پایەکەین لە داهاتی گەشت و گوزار و ئیمکانات ئەبێ بین لە شەڕی پایەکە سەرفیکەین کە ئێوەش وەکو پێویست هاوکاریمان ناکەن حکوومەت عێراق هاوکاریمان ناکە هەرێمی کوردستان هاوکاریمان ناکە ئەگەر بێت و ئەمە بەردەوام بێ ئێمە وا باشە ڕاستەوخۆ بڕۆین لەگە خۆیان دانووسان بکەین ئەمە بۆچوونێکی منطقیە ئەمە چی ئەگەێنێ مانای خۆ بەدەستەوەدانی دەوڵەتی تورکیا نەوەڵا ڕێک پێچەوانەکەی ڕاستە مانای بیرۆکەیەکی زۆر عەقلانەیە و کوشتنی خەڵک کۆتایی پێدێ و شەڕ و ئاژاوە کۆتایی پێدێ و نەتەوەیە کە مافی چارەی خۆ نووسینی هەیە مەسەن خۆ بۆ معلوماتی جەنابەت بە دوای دەرگیرکردنی ئۆجالان و پێشتریش پارتیکرێکارانی کوردستان دروشم و مانیفێستەکەی خۆی لە دەوڵەتی سەربەخۆی نەتەوەییەوە بۆ گۆڕیەوە بۆ خۆسەری دیموکراسی خۆ داوای دەوڵەت ناکە داوای سیستەمێکی خۆسەری دیموکراسیەکە ئەڵێ منیش وەکو هاوڵاتیشی کورد لەناو ئەو سیستەمە سیاسی تورکیا سیستەمێکی دیموکراسی کە دان بە مافەکانی بنابنێ جێگام بێتەوە ینی هیچ ترسێکی نییە لەوەی کە دەوڵەتی کوردی دروستکە ئەمە مانیفستۆی تازای عەبدوڵڵا ئۆجالان و پارتیکرێکارانی کوردستانە بەڵام پێم وایە خاڵێکی ترەوەیە کە تورکیا نیگەرانە لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران تورکیا ئەنقەرە باش ئەوە ئەزانێ چۆن لە دەرەنجامی ئاڵگۆڕەکانی 2011 بەهاری عەرەبی لە سووریا پارتیکرێکارانی کوردستان بە نوێنەرایەتی یەپەکە و یەپەشە و دوای هەسەدا دەستی بەسەر ڕۆژاوای کوردستان کرد ئیمکانی هەیە لە دووبارەبوونەوەی سیناریۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان پەژاکی نوێنەری پەکە هەمان ڕۆڵ و دەور و نەخشی هەبێ لە پاڵ کۆمەڵ و دیموکرات ئەوە بە شێوەیەک لە شێوەکان سێ پارتی کوردستانەکەوێتە ژێر دەستی پەکەوە یادەکەوێتە ژێر هەژمونی ئەوە ترسی لەمەش هەیە ئەمەش پرسێکی واقعیە بەنظری من تورکیا لێکدانەوەی سەر ڕایەوەی لێکدانەوەکەی دروستە مەترسیشی هەیە لەوەی کە پرسی کورد پرسێک بێ خۆی چارەسەری بکە لەوەی پێی چارەسەرکەن یا شوێنی تر چارەسەریکە یا ئیسرائیل کاریگەری گەورەی هەبێت زۆر باشەکەواتە کاگەنوەر لەبەرەوەی کاتم نەما ئەگەر بتوانی بە کورتی ئەوم پێ بڵێ کە زەمان چییە کە ئەم پرۆسەی ئەم جارەم دەست پێشخەری هەیە بۆ پرۆسی چارەسەری پرسی کورد لە تورکیایە بەرەو پێش بچێت سەر بگریا خودوەکەوەی لە ڕابردوو لە ساڵی 2012 بوو پێم وابێ جارێکی دیکە ئەم پرۆسەیەش کەس بێنێ زۆر جددیەکیانەوەی کە تورکیا ئەم هێرش و پەلامارانەی ڕاگرێ چ بۆ سەر ڕۆژاوای کوردستان چ بۆ شەر چ بۆ سەر ئەفۆ کاتەوتم خوا کورد گارە و چ بۆ سەر هەرێمی مەدیا و هەرێمی ئاسۆس کە گەریلاکانی لێیە و ئەگەر ئێوێ نیەت پاکی نیشاندا زیندانیەکان بەشێ لە زیندانیەکان لە مەرحەلەی یەکەما بە تایبەتی سەلاحەدین دەمیرتاش ئازاد کە و عەبدوڵڵا ئۆجالان بێتە ژێر ئیقامەیەکی جەبری لە ماڵەکە ئەمە بەنسبەت تورکیا و بەنسبەت پارتیکرێکارانی کوردستانیشەوە لە دوای قسەکانی عەبدوڵڵا ئۆجالان کە قسەکە تەسەووری دەکەم بەم نزیکانە قسە بکە قساکە ئەبێ پارتیکرێکارانی کوردستان بە ڕەسمی ئاگربەستێک ڕاگەیەنێ بۆ ماوەی 3 مانگ و هیچ جم و جۆڵ و چالاکیشی نەبێ و نێت باکی خۆی نیشاندا و ڕەنگە بۆ تورکیا پرسێکی زۆر گرنگیش لەمانە هەبێ ئەو کاتێک کە دوو گەورە بەرپرسی تورک لە شارۆچکە دوکان دەستگیر کراون یەکێکیان لەوانەیە کە کاتی خۆی بەشدار بووە لە ڕفاندنی عەبدوڵڵا ئۆجالان لە کینیاوە بۆ تورکیا تا ئێستا لای پێکەکان ئەمانە بۆ تورکیا زۆر گرنگ بۆ چەند جاریش داوای لە بەرپرسانی هەرێم کردووە کە دانووسان کەن بۆ ئازادکردنی ئەم دوو کەسە ئەمە هێشتا نەچێت بواری جێبەجێکردنەوە و لەگەڵ ئەوەشە تورکیا ئەوە زانێ ڕەغمی ئەوەی پەکەکە لە لیستی تیرۆرە لە ئەوروپا بەڵام
دە تەلەڤیزیۆنی فەزایی لە ئەوروپا و لە بڕۆکسل و سویدەوە ئیژەکە کەنەکە لە ناو دڵی بڕۆکسل بارەگای گەورەی هەیە و بەشێکی زۆری چالاکیەکانیان ئێستا لە سویسرا بەرەوەچێ تورکیا ئازانە فشارێکی زۆری لەسرە ئەوێ هەموو ئەوانە کۆتایی پێبێنێکە بە نظری من ئەردۆگان لە دوایین تەمەنەکانی خۆیەتی ئەتوانێ وەکو کەسێکی ئاشتی خواست لەگەڵ عەبدوڵڵا ئۆجالان ببن بە خاوەنی خەڵاتی زۆر باش.